باستەوە دەکەین کە هەڕەشەکان لەسەر ڕۆژاوا زیاتر دەبن و بۆ بەرگرتن لە ڕوودانی جینۆساید و لەناوبردننی خەڵکی سڤیل و هەروها بەرگرتن لاوەرەبوون 33 پارت و لایەنی سیاسی داوای دروستکردنی ناوچەی دژەفڕین دەکەن لە ڕۆژاوا. جگەلەوەش هاشتاگێکی پشتیوانی لە ڕۆژاوا ڕاگەنرا و هەوڵیشەیە ئیمزا بۆ پشتیوانی ڕۆژئاوا کۆ بکرێتەوە و ڕەوانەی ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی و نەتەوەی گرتووەکان بکرێت بۆ زانینی دۆخی ڕۆژاوا و هەوڵی ئەو لایەنە سیاسیان و هەروەها ڕێگری لە هەڕەشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوا میوانداری هۆزان عەفرینی ڕۆژنامە نووسمان کردووە. ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە. کاک وەزان بەخێر هاتی. سپاس بۆ ئامادە بوونت. کاک وەزان پێشەوەی باز لە تەوەرەکەی ئەمڕۆمان بابەتەکەی ئەمڕۆمان بکەن پێم وابێت کە هەڵە نەبم ئەمڕۆ نوێمی ساڵی قەتڵ و ئامکردنی دوو ناوچەیە لە سووریا کە ویش تەلعاران و تەلحاسڵن. پامی تۆ لەم ڕۆژەیە چییە چۆن بەڵێ زۆر سپاس سپاسی کورسات نیوزی دەکەم ڕاستی ئەم ڕۆژەژی بوو ئێمە ڕۆژێکی ڕەش بوو لەبەر ئەوەی لە 2013 دە هەمان ڕۆژ ینی 2013 کۆمکۆژیەکە گەورە دەرحەقی کوردەکانی خۆمان لە تەلعاران و تەلحاسڵ کە لە ڕۆژهەڵاتی حەلەبن هەندێک لە ناوچەی کوردی دوورن بەڵام هەردوو گوند کوردن هەموو کوردن زیاتر لە 50,000 کورد تێدایە بەداخەوە ئەو کاتە ئەو چەکدارانی بناوی ئۆپۆزیسیۆنی سووری بەڵام ئەو کاتە داعش عادی بوو داعش و جەبهەتە نەسرە بوون بناوی ئارتێشی ئازاد کۆمەڵکۆژیەک ئەنجامدان زیاتر لە 35 کەس لەو کۆمەڵکۆژیە شەهید بوون و دەهان بریندار بوون و ناوچەکە هەموو چۆڵیان کردن کوچبەریان کردن بوون ناوچەی عەفرین بەداخەوە ئەوە ڕۆژێکی ڕەش بوو بڕاستیژی لایەنەکانی سووری هەمیان بێدەنگ بوون و ئۆپۆزیسیۆنی بێدەنگ بوو بەداخەوە زۆر بەداخەوە ئێمە ئەو ڕۆژە بڕاستی شەرمەزار دەکەن و ڕێکخراوی هاوار ئەو کاتە هەوڵیدا وەفتێک نرد بۆ عەفرین بوو ئەنجامدانی لیکولینەوە لەگەڵ سەر ئەو مژارە و دەرکەوت بڕاستی کۆمەڵکۆژی کراوە و ئێمە ئەو کاتە من خۆمشی لە کورسات نیوز بەرنامەم هەبوو لەسەر ئەوە بەحسمان کرد کە ئەو کات کۆمەڵکۆژیەکی ڕاستی کراوە. باشە. کاک وەزان ئەگەر بینە سەر بابەتی ئەمڕۆمان سەرتامێ لەوە دەست پێ بکەم دۆخی ئێستای سووریا خۆت با بڵین ڕۆژاوا لە ئێستادا چۆن لێکدانەی بۆ دەکەیت و چۆن دەبینرێ؟ ڕۆژاوای کوردستان و سووریا بگشتی ئەتوانم بڵێم ئێستا لە قۆناغێکی زۆر هەستیار تێپار دەبێت چونکە ئێستا هێزەکانی نێودەوڵەتی ئامادەکاری خۆیان دەکەن بۆ دابەشکردنێکی تازە کە 1 ساڵ ماوە ئەو ڕۆژ وەکو ئەڵێن 9 ساڵی لۆزان بوو ڕێکەوتنی لۆزان بوو 1 ساڵ ماوە کە لۆزان 100 ساڵ ببێت لە 100 ساڵی لۆزان بەرنامەیەکی هەیە بوو دابەشکردنێکی تازە ئێستش بڕاستی سووریا یەکێک لەو وڵاتانەیە کە لەگەڵ ئەو دابەشکردنە گۆڕانکاریەک بەسەر دەبێت بۆیە ئێستا توانم بڵێم سووریا لە مەرحەلەیەکی زۆر هەستیاردا تێپەر دەبێت ڕوسیا و ئیران پێیان وایە ئەوەن لێ نیشتەجێ ببن جێگەی خۆیان هەبن و ئەمریکاش لەگەڵ فەرەنسا ئێوێن جێگەی خۆیان هەبن ئەمریکا و فەرەنسا لە ڕۆژاوای کوردستان لای ئیدارەی زاتی پەیوەندیان بەهێزە ئێوێن لەوێ شتێکی بکەن هەروەها تورکیاش ئێوێ لە ناوچەی کە داگیر کردووە بە ناوی ئۆپۆزیسیۆن جەرابلۆس بۆ عەفرین بۆ عەزاز بوو ئیدلیب یعنی ڕەوشێکی بڕاستی دەوخێکی هەستیار و ئالۆز هەیە بۆیە ئێستا ئێوەش دەبینن ئالۆزیەکان زۆر گەشە کردووە و سەرۆکی ئەمریکا جۆ بایدن لە لووتکەی جددە ڕاگەیان گوتی ئێمە بە هیچ شێوەیەک لە باکووری سووریا دەرناچن. باشە. کاک وەزان کاتە پێ دوایە مەشەر ئەم هێرشانەیە خۆت ئەمی کە تورکیا بەنیازە هێرش بکاتە سەر باکووری سووریا و ڕۆژاوا هەر لە چوارچێوەیە و دابشکاریەیە کە چاوەڕوان دەکرێت ڕووبدات؟ بڕاستی پێم وایە لە داهاتوو شتێک دەبێت بۆ کوردیانی شتێک دەبێت ینی لەبەر ئەوەی هەندی بەرژەوەندی نێودەوڵەتی لەگەڵ لایەنی کوردیە و ناوچەکانی کوردی ناوچەیەکی دەوڵەمەندە با بڵێن کارەبەی سووریا هەموو لە ناوچەی کوردیە هەروەها ئاوی سووریا هەموو لە ناوچەی کوردیە بەنداوەکانی ئاو هەموو لە ناوچەی کوردینە هەروەها نەوت هەموو لە ناوچەی کوردیە غاز هەموو لە ناوچەی کوردیە هەروەها گەنم و جۆ
شتی کشتتوکاڵی هەموو لە ناوچەی کوردیە بڕاستی ینی توانم بڵێم ڕۆژاوای کوردستان دەوڵەمەندترین شوونە لە سووریا ینی ئەوە ڕاستیەکە و عفرینیش شوونێکی سیاحی بوو گەشتیاری بوو بەداخەوە داگیر کرا ئەتوانم بڵێم ڕۆژاوای کوردستان گرنگ بۆیە ئێستا لە ڕووی سنووری ئیسرائیل کە سووریا سنووری ئیسرائیلە بۆیە ئیسرائیلیش پێ خۆشە ئارامیەک هەبێ ئەو ئارامیە لە بەرژەوەندی ئەمنی ئیسرائیل بێت بۆیە ئەوان تەماشا دەکەن چەک دەرەکانی سووریا ئەوەی ئۆپۆزیسیۆن ناتوانە هیچ بکەن و چونکە ئەوان خاوەنی عەقیدە و شت نین ینی مەبدەئیان نییە ئامانجیان نییە بەڵام کورد خاوەنی ئامانجە خاوەنی ئارامیە حەزێکی ئارامی هەبێ ئاشتی هەبێ مافی خۆی بەدەست بێنێ کورد ئامانجی هەیە بڕاستی بۆیە پێم وایە لە داهاتووش جیهان ئەتوانن لەگەڵ کورد پەیوەندی بکەن و لە بەرژەوەندی کورد بێت باشە هەوڵی و لایەنە سیاسیانی کە داوایان کردووە کە ناوچەیەکی دژە فڕین لە سووریا جێگیر بکرێت یا خۆ دروست بکرێت بەکوێ گەیشتووە بڕاستی ئەو ناوچەی دژەفرین گرینگە بۆ گرینگە لەبەرەوەی ئەمە لە 2017 بە هەمان شێوە کەمپینێک هەبوو بۆ ئەوە و ئەمریکەکانژی زۆر بەشداری بوون بڕاستی و زۆر لایەن بەشدار بوون بەڵام بەداخەوە ئێستا و ناوچەی دروست نەکراوە کە لە 2007 دەنگۆی ئەمە هەیە بەڵێ لە 2017 بە هەمان شێوە و هەمان کەمپین بوو بەڵام ئەو کاتە زۆری ینی قبول نەبوو بەڵام ئەمڕۆ ئەتوانم بڵێم سێ ڕۆژن دەستی پێ کردووە ئەتوانم بڵێم باشتر بووە و ئەمریکا ئێستا قەنەعەتی وایە شتێکی وا بێت ئەوە یەک ئەوەی دووهەم لە 2017 لایەنەکانی سیاسی کوردی بە زۆرینە بەشدار نەبوون بەڵام ئێمە ئەتوانن بڵێن ئەم جارا وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدار بوو و پشتگیری کرد یعنی پشتگیریش کرد کاکسران عەبدوڵڵا ئەندام مەکتەب سیاسی لەگەڵ لایەنێکی ڕۆژاوای کوردستان کە پێشۆزی کرد و ئێماگادارن کە بە دڵنیایی پشتیوانی خۆی ڕاگەیان یانێکە یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕاگەیاندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبینم هەمیان بەشداری ئەو کەمپینە بوونا و بتایبەت ینی کورتسات نیوز هەروە گەلی کوردستان هەروەها ڕادیۆ گەلی کوردستان هەروەها پیۆکێ میدیا و مەرسەد و ئەمانە هەموو بەشدار بوونە بڕاستی بۆیە کوردستانی نو ئەمە هەموو جێگەی ڕێز و پێزانینن بەڵام بڕاستی ئەبێ ئەمە هەموو کوردێک بەشدار بێ هەموو لایەنەکانی کوردی بەشدار بن و هەموو ڕاگەیاندەکانی کوردی بەشدار بن بەڵام بەداخەوە ئێمە دەبینن هەندی ڕاگەیاندنی کوردیش بێدەنگە کە هیچ ئاگای لێ نییە وازانن کە ئەم کامپینە لە ئەفریقیا دەستی پێ کردووە یعنی بەداخەوە کاکۆزان جگەلێکێتی نیشتیمانی کوردستان و لایەنانی دیکە کە دەیانەوێت یاخود بێنە ئەو چوارچێوێ و ئەوانیش داواکاریەکە بەرزکەنەوە بۆی بتوانن هێزێکی دیکەی هەبێ و داواکاری و جێبەجێ بکرێت هیچ لایەنێکی دیکە پشتگیری خۆی بۆ و لایەنانە دووپات کردوێتەوە بڕاستی ئەتوانم بڵێم تا ئێستا هەندی لایەنی لەوەنە هێزی بچووک بن دەرکەوتە بن ینی وەکو پشتگیری شتێکی ئەوە بەڵام وەکو یەکێتی نیشتیمانی کە لایەنەکانی گەورە نابینم ینی تا ئێستا تەنها وەک ئەڵێن لەوەنێ هەندی بەرژەوەندی هەبێت لەوەنێ هەندی شتیە پەیوەندیەکانی سیاسی هەبێ بەڵام ئێمە نەمان بینێ بەس ئەوەی کە بەڕاستی جی دڵخۆشیە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لەگەڵ ڕۆژاوای کوردستان بووە و ئەتوانم بڵێم هەر لە ئەو کۆمەڵکۆژی کە ئەمڕۆ کە ئێمە وتمان نهۆمین ساڵە ئەو کاتە لایەنەکانی سیاسی کوردی یەکێکە لەوان یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە لە ڕاگەیاندنی خۆی پشتیوانی کرد لە ئەو خەڵکی تەلعاران و تەلحاسڵ و بۆیش ئێمە هەمیشە دەستخۆشی دەکەن بڕاستی لایەنەکانی سەر یەکێتی نیشتیمانی و بەتایبەت ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە کۆمەڵکۆژی با بڵێن عەفرین کۆبانی گرێسپی سەرێکانی ئەو ئێرەشانەی کە ئەکرێت لەسەر ڕۆژاوای کوردستان ناوچەکان یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە خاوەنی هەڵوێستە نەکو من ئێستا لە کەناڵێکی یەکێتی قساکەم یا نێزیک و یەکێتی قساکەم وە ئەڵێم من لە هەموو کەناڵەکان وتومان بە حەقیقەتیانی لە هەموو کەناڵەکان من کە قساوەکەم ئەبێ واقع بێت چونکە من خۆم ینی زانم چۆن ئەم شتە ڕووداوە کە شتێکی وانە بێ جارێکی بێت بڵێم ینی جارێکی ئێمە هەر لە کورسات نیوز لە دەسڵاتی چوار قسەمان کرد برادێرێک لە بەرادەرانی لایەنێکی کوردی وتی کاک هوزان ئەو کاتە سەر شەڕی کۆبانی بوو
منیش تازە کۆبانی هاتبووم و ئەوەی دەسڵاتی چوارێمە بەشدار بوون لایەنەکانی کوردی هەموو ئێمە پێکوا بوون لێرە گوتی کا کۆزان تۆ نبینی ئەم کەسانە مزایدە دەکەن ینی دەربارەی یەکیتی ینی مزایدە ئەمە مزایدە نییە مریش وتم کاکە پێم خۆشە ئێوەش مزایدە بکەن کاکە ئێوەش وەکو یەکیتی بکەن پێمان خۆشە ئێوەش مزایدە بکەن هەر کەسێک باوە وەکو یەکیتی بکە با مزایدە پێمان خۆشە ئێوەش مزایدە بکەن کاکە ئەوایە زانیت چۆن بڕاستی ئەگەر ڕاستیەکەی یەکیتی نیشتیمانی کوردستان وەکو ناوی خۆیەتی و تا ئێستا تەقسیری نەکردووە و پێمان خۆشە هەموو لایەنەکان وابن وەکو یەکیتی نیشتیمانی کوردستان بن دەربارەی بەشەکانی دیکە و ڕۆژاوای کوردستان بەو شێوایی هەوڵ بدن هاوکار بن. باشە کاکۆزان بەتەنها دروستکردنی ناوچەیەکی دژەفڕین لەو ناوچانی کە مەترسیان لەسرە دەتوانرێت مەترسیەکان بڕەوێنێتەوە یاخود با بڵین کەمتر بکاتەوە لەسەر ناوچەکە؟ بەڵێ ئێستا ئەتوانم ئەوە بڵێم ئەگەر ناوچەی دژەفرین لە ڕۆژاوای کوردستان ڕاگەیەنرا بەڕاسمی لەلایەن ئەمریکا و هەوپەیمانان ئەو کاتە بڕاستی ئەو تشتی ئێرشی کە ئێستا ئەکرێت لەسەر ناوچەی سیڤیل لەسەر ژێرخانی ڕۆژاوای کوردستان ناوچەکانی کە با بڵێن زۆر شوێنی گەشتیاری تێک دەچێت زۆر شوێنی کەشتەکاڵی تێک دەچێت شوێنی پێشەسازی تێک دەچێت ئێرش ئەکرێت بتایرە بە فروکەی دەروون فرەکەی بێفرۆکەوان ئەمانە هەموو بڕاستی زیانێکی زۆر دەدێت یعنی بوونمونە زۆر کەس هەیە کە شەهید دەبێت وەکو گیان عفرین بوونمە کە وەکو کەسانی کە لە ئەستێکی زۆر بەرز لەگەڵ ئەمریکا ئیش دەکردن عنی لەناو هەسەدا لەگەڵ مەزلوم عەبدی کەسانی سەرکردە بوون بەڵام ئەمە واقعی بوون ئەمانە نەکو با بڵێن لە دەرەوە هاتوو بوون ئەوەنە هەموو لەناو خاکی ڕۆژاوای کوردستان و لە دژی داعش شەریان کردبوو ئەمڕۆ ئێمە دەبینن شەهید بن بۆیە ئەمە ئەگەر شتێکی ئاوا بکرێت ینی دژەفرین پێم وایە بۆ ئەمریکاش باشە و بۆ کوردجی باشە و پێم وایە ئەمەش لە داهاتوو ئەوەی ئەمریکا نەچارە جێبجێ بکەیت ئەگەر جێبجێ نەکەێت کەواتە بڕاستی بەرژۆندی ئەمریکاش ئەلوز دەبێت و ئەمەش پێم وایە تورکیا ئێستا لەم کاتەدا ناتوانێت وەکو پێویست ئامانجەکانی خۆی جێبجێ چونکە ئێستا تورکیا چۆن بۆ سیاسەتی تورکیا بوون بنە لەیەک لەگەڵ ئیرانە لەیەک لەگەڵ رووسیا لەگەڵ ئەمریکا هەوڵ دەدا لەگەڵ ئیسرائیل هەوڵ دەدا لەگەڵ هەموو لایەک هەوڵ دەدا بەڵام پێم وایە ئەمەشی فەشەل هێنێ وەکو سیاسەتی کاتی خۆ سەدام حوسێنش وای کرد لە ئاخیرەکە کە دوای شەڕی ئیران سەدام حوسێن ویستی پێنگاوی گەورەتر بکێت هەموو وڵاتانی عەرەب داگیر بکەیت بەڵام چی بسەر هات نەتیجەکە چونکە لە ئەو خێز ئەو هێڵی کە بوو دانراوە تێپەری کرد بۆیە ئەمڕۆ ئێمە دەبینن سیاسەتی ئەردوغانیش ئاکاپە دیارە ئەو سنووری کە بوو دانراوە ئەو سنوورەکە تێدبەرێنێ کە تێپەڕاند ئەو کاتە بڕاستی لایەنەکانی پەیوەندیدار ئێنێ و دەوڵەتی قبولی ناکەن بۆیە ئەم ناوچەی دژەفرین جێگە خۆی دەگرێت لە داهاتوو ینی لەوەنەی ئەمڕۆ نەبێت لەوەنەی دووبارینە بەسەمە ئەگرێت. باشە کاکۆزان ئەم داوایی کە ئەم لایەنە سیاسیانە و لایەن و پارتە سیاسیانە پێشکەش بە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتیان کردووە بە شێوەیەکی ڕسمی ئەو داواکاریان گەیاندۆتە دەستی خود با بڵێن لایەنی ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی؟ بەڵێ زیاتر لە بەڵێ ڕۆژاوی کوردستان بەوە ئەم داوای کە داواکە ناوچەیەکی دژەفڕین لە ناوچەکە دروست بکرێت بە شێوەیەکی ڕسمی ئەم داوایە گەیەنراوە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی یاخۆ تەنها جارێ دەنگۆیەکە و دەیانەوێت بە شێوەیەکی ڕسمی بگەێناوان؟ پێم وایە ئەمە مناقەشەش کراوە و ئاراستەش کراوە ینی ئێستا بوونمە ئاراستەی هەوپەیمان نوێنەرانی هەوپەیمان کراوە ئاسایشی ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی ئاگادارە لەم داوایە؟ لە داهاتوو ئاگادار بێت ئێستا ئاگادارە خۆی زانێ کەمپینەکە چونکە زۆر فەرەوانە کەمپینەکە فەرەوان خۆم لە تویتری خۆم بینیم چەندین بەرپرسی ئەمریکی گەورە ئەوانشی لایک کردووە ئەوەنژی هەوکار بوونە ئەوەنژی خەریکن لەگەڵ ئەوە بۆیە پێم وایە ئەمە ئاگادارن بەڵام وەکو ڕسمی تا ئێستا نەبووە بە شێوەی ڕسمی و داوایە تەقدیم نەکرا پێم وایە ئەکرێت لەبەرەوەی ئێستا بڕسمی لایەنەکانی هەوپەیمان لە ڕۆژاوای کوردستان ئاگادارن بڕسمی بەس وەکو دیکە ئەوەی
ئەنجومەنی نیودەوڵەتی تا ئێستا بڕاستی نەبووە بەڵام پێم وایە ئەمەش ئەکرێت باشە لە 2007 باس لەوە کرد کەم داوایە هەبوو تا ئێستا ژۆتە تازە دەکرێتەوە بۆ پێیکە پێشتریش هەبووە بەڵام باس لەوە کرد لایەنەکان کەمتر بوون لە ڕابردوشدام داوای بە شێوەیەکی فەرمی پێشکەش بە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی نەکراوە لاواز بوو بداخەوە بۆچی تا ئێستا بۆ نمونە کە لە ئێستاشدام داوای سەری هەڵداوەتەوە بە پێویستیش دەزانرێت کە ئەمە بەرژەوەندی هەموو لایەکی تێدایە بۆچی تا ئێستا تەنها دەنگۆیە کە بۆچی بە شێوەیەکی فەرمی ئەم داوایە پێشکەش بە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی نەکرا بێگومانە و داواکاریانە ئەگەر بێت و بە شێوەی فەرمی بێت باشتر دەتوانرێت کاری لەسەر بکرێت و تەنها دەنگۆیەک بێت و تەنها بەوتن بکرێت. منیش لەگەڵ ئەوەی ئێوەمە ئەو گوتنێکی ڕاستە بوو نمونە ئێستا ڕاستیژی خۆسەری دیموکراتی ڕۆژاوای کوردستان ئەبێ بەو شێوەی بکات و چونکە نوێنەری خۆی لە سوێد هەیە لە سوێسرا هەیە لە هەموو وڵاتەکەیە لە ڕێگەی نوێنەرانی خۆیان یعنی ئەمە پێشکەشەکەن ئەمە شتێکی گرینگە و ئێمە وەکو کورد بە حقیقەت ئێمە بڵێن یەکەم لاوەزی ئێمە لە سیاسەتی نیودەوڵەتی هەیە لە پەیوەندەکان هەیە لە دیبلۆماسیەت هەیە ئێمە بڕاستی پێویستی کورد بەعام بە پەیوەندیەکانی لە سیاسەتی سەرۆک مامجەلال هەیە پێویستە یعنی سەرۆک مامجەلال چۆن پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ وڵاتە جیهانەکان و لایەنەکان دەکرد ئەبێ کورجی وابێ بەس ئێمە لەوێەوە تۆزەکەی بڕاستی لاوازن ئەمەژی لاوەزی ڕۆژاوای کوردستان لە دیبلۆماسیە یەک دووهەم ڕۆژاوای کوردستان هەرچەند خۆی بەهێز دەکات بەڵام چونکە لوبی تورکی زۆر بەهێزە و ئەو وڵاتانەی گەلکەل تورکیا بەرژەوەندیان هەیە ئەوانش ڕێگرین دکن و بۆیە ینی زۆر ئەوەی کورد ینی سەرکەوتو نابێت دیبلۆماسی باشە کاکۆزان کەواتە لێرەوە داواکاری تۆ جەنابەت چیە بۆی کە هەتا زووە بە شێوەیەکی فەرمی بتوانرێت ئەم داوای بگەنرێتە ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی بۆی بتوانێت بە شێوەیەکی جدی کاری لەسەر بکرێت پێم وایە کنگرەیەکی نەتەوی هەبێت و لەو کنگرەی نەتەوەی لیژنەیەکی پەیوەندیەکانی کوردستانی هەبێت وەکو ڕسمی بتوانە بێ بە ناوی هەموو کورد بە ناوی هەر لایەنێکی کوردی بێت ئەو لیژنە بتوانە بێت لەگەڵ لایەنی نیودەوڵەتی پەیوەندی بکەیت ئەو کاتە بەهێزترە چونکە ئەگەر ئێمە بەو چیوەی پەرچە بن بەڕاستی عالەم جیهان گوێ لێمان ناگرێت. زۆر باشە زۆر سپاس بۆ هۆزان ئەفرینی ڕۆژنامەنووس سپاس کە لەگەڵمان ئامادەبی بۆ هیوایی کە هەموو لایەنەکان بتوانەوە بەرپرسیارەتیە لە ئەستۆ بگرن. سپاس دووبارە بەخێر هاتین.